لا کوردستان 24ەوە لە دیسکی ئابوووریەوە هەمیشە هەوڵین کە شرۆڤەی ورد دروست بۆ ئێوە بکەین لەگەڵ کەسانی شرۆڤەکاری ڕاستەخینەی بازاڕە داراییەکان پێشبینیەکان لەسەر ئەو بنەمایانەی کە هەیە بۆ ئێوەی بخینە ڕوو. بۆیە ئەمڕۆ میوانداری بەڕێز ئەحمەد قادرمان کردو بەڕێزیان شرۆڤەکاری بازاڕە داراییەکانن لەگە بەڕێزیان گفتوگۆکەم لەسەر بڕیارە گرنگەکانی ئەم شەو لەسەر بازاڕە داراییەکانی جیهان هەتا ئاگاتە ناوخۆی هەرێمی کوردستان چی لەیەکەوێتەوە. کاک ئەحمەد بەخێر بێم کاتە زۆر سپاس خاتوەش. زۆر سپاس. با یەکسەر لەوە دەست پێ بکەین پێشبینیەکان چۆنە بێت بۆ ئەم شەو؟ ئەوەی کە گرنگە لای بازرگانەکان و جیهانیش پێشبینیەکان نییە، چونکە لە سەرەتای ساڵ کە دۆناڵد ترامپ هاتە سەر حکم هێرشی کردە سەر فیدرالی کە پێویستەکە ڕێژەی سوی بانکی دابەزێنێ. ئێمە دوو سیناریۆمان هەبوو. سیناریۆ یەکەم ئەگە دۆناڵد ترامپ تەداخلی نەکردای، هیچ لێدوانێکی نایە، قسەیەکی نەکردایە و دابەزینی ڕێژەی سوی بانکیمان هەبووە، ئەو کاریگەریەکی زۆر بەهێزی دروستەکە لەسەر بازاڕ داراییەکان. بەڵام ئێستا ئەبینین لە سەرەتا ئەو دژایەتی ترامپ بۆ پاوڵ و خواستیەوەکە و داواکاریەوەکە کە ڕێژەی سوی بانکی دابەزێنێ، ئێستا ئەمە گومانێک و یعنی تەمولێڵەیەکی لای بازرگانەکان لە جیهانیشا دروست کردووە کە مەترسی لەسەر ئەم مؤسسەیە هەیە کە دەستەیەکی سربەخۆ بێت، چونکە لە دانیشتنی ڕابردووە هیچ ئەندامێک لە لیژنەکە ڕازی نەبوو کە ڕێژەی سوی بانکی دابەزێنێ. ئێستاش ئەم دابەزینەی زۆربەی وایە بینێ کە بە زەختێکی لەلایەنێکی ترەوانەیە کە ئەم دابەزینە بکات، بە تایبەتی کە ئەبینین داتا ئابوووریەکانی مانجی ڕابردووی و چەند مانجی ڕابردوشی بە هەمان شێوە زۆر خراپ بوو. سێکتەری دامەزرانی خراپ بوو، هەڵاوسانی خراپ بوو، سێکتەری وەبەرهێنانی خراپ بوو، خزمەتگوزاری خراپ بوو و ترس لە مەترسی لەلایەن بازرگانەکانەوە بۆ سەر سیاسەتی نەقدی ئەو وڵاتە دروست بووە. یعنی من دڵنیا نیم سیاسەتی وڵاتی سەر لەسەر ڕێڕەوێکی باش بێ تاکو بتوانم هیچ ترسێکم لە دۆلار نەبێت. ئێستا ئەمە دروست بوو، ینی دابەزینی ڕێژەی سوی بانکی ئەو گرنگی نەماوە. ئێستا دابەژەوە سەر 4 فاکتەرە، ینی هەر ئەوە نیە دابەزینەکە بێت. یەکێک لەوانە کە بابەتی تەکنیکەڵ لە بازاڕەکانە پێنوێنەکانە بینین لە ئاستێکی زۆر بەرزان، خواستێکی زۆر دروست بۆ لەسەر پێنوێنی ئەمریکیەکان، لەسەر پشکەکان، لەسەر ئەبینی سەنەداتی ئەمریکی ئێستا خواستێکی وای زۆر لەسەر نەما. ئەگەر ڕێژەی سوی بانکی دابەزێ ئەم شەو ئەوە سەنەدات پێشبینی خواستی زیاتر لەسەر دروست باشە. بازاڕەکان ئامادەکاری تەواویان کردووە بۆ ئەم گۆڕانکاریانەی کە ئێستا ڕوویەکە پێشتر دۆناڵد ترامپ کە ئێستا ڕاستەوخۆ زانین تەواو دەستی کردووەتە ناو بڕیارەکانی بانکی فیدرالیەوە. بازاڕەکان تا چەند توانیویانە خۆیان بگونجێنن لەگەڵ ئەو دۆخی ئێستا هەیە؟ بازرگانەکان زۆر بە وریاییانەوە ئێستا مامەڵی لەگەڵاکەن لەگەڵ بازاڕە. ڕاستە زۆرێک لە بابەتەکان بەرزبوو، ڕاستەی بازارمان بەرزبوونە، کڕینێکی بەخۆت هەیە لە بازاڕدارایەکان بەعامەتەن لە کریپتۆیە، لە پشکەکانە، لە پێنوێنەکانە، لە کانزاکانە، لە دراوەکانی بەرامبەر بە دۆلارە بە هەمان شێوە، چونکە ئەبینین سیاسەتی ڕێژەی سوی بانکی لە وڵاتەکانی تر کە بینیمان کەنەدا و سویسرا و ئەوروپا و بەریتانیا زووتر دەستیان پێکرد بە دابەزین و بەتوانیان وەزاکە کۆنتترۆلکەن، بەڵام بەس ئەم هەردووا کەوت و ئەو لێدوانانەشی لە کۆنفرانسەکەیە کە ئەیە زۆر لاواز بوو، یعنی وەڵامی پرسیارەکانی زۆر لاواز بوو. کاتە تۆ سیقەیەکی وا نامێنێ بە یعنی سیقەیەکی وای بازرگانەکە سیقەیەکی وای نامێنێ بە دۆلار، ئەبێ بابەتێکی تر دۆزێتەوانێ، شتێکی تر دۆزێتەوانە تاکو دۆلارەکەی بگۆڕێ بە دراوێکی تر، بابی گۆڕ بە کانزایەکی تر، پشتێکی تر. ینی ئێستا بابەتەکان زۆر جیاواز، یعنی بەس تەنها ڕێژەی سوی بانکی نییە و کۆنفرانسەکەژی تۆنی قسەکردنەکە ئەگەر تۆنێکی لاواز بێ و جارەکانی پێشووی تری جاری پێشوو تۆنەکەی لاواز بوو، زۆر لاواز هەستی پێکرا ئاماژەیەکی ڕوون و بەهێزی نەیە بە داهاتووی بازاڕەکە، یعنی هیچ دڵنیاییەکی نەیە بە کەس و زایدەن وەڵامەکانیشی زۆر خراپ، وەڵامەکانیشی زۆر خراپ و هیچ دۆلاری شەبینی ئێستا لە ئاڕاستێکی دابەزینی بێزە و زیاد لە چەند ساڵێکەوە دابەزینە بەخۆتی بەخۆی نەبینێت تاکو ئێستش باشە. ئەگەر بە هەمان شێوەی جاری پێشوو بێ لە دوانەکانی ئەم شەوی جیرۆم پاوڵ ئەو با بڵین نادڵنیایی و ئەو باوەڕ بەخۆبوونەوەی جاران کە هەبوو ئەوەی تیان نەبینرێ، دۆلار و زێر چی بەسەریە؟ دۆلار ئەگەری داوەزینی زیاترە، چونکە تاکو ئێستا ئاڕاستی هەر داوازینە بە ئەو داتا ئابوووریەکان و بنەڕەتی و تەکنیکەڵیش پێشبینی داوەزینی زیاتری لێکرد. زێر بابەتێکی ترە جیاوازترە. زێر ئێستا 4 فاکتەرمان هەیە، 4 هۆکارمانەیە کە کاریگەری لەسەر نرخی زێڕ و یەکێک لەوانە کە
گرژوال وڵسەکانی جیهان بوو یەکێک لەوانە کە مەترسی لەسەر سیاسەتی نەقدی ئەمریکا بوو سێ لەسەر بابەتی بنەڕەتی کە ئەوانەی کە کڕینیان کڕی بوو لە ناوچەکانی 3000 و 3400 و 3200 شوێنی ناوچەی وەرگرتنی قازانجیانە ئێمە لەبیر نەکەین چونکە هەموو بابەتێ هەر بەرزبوون نییە هەر هەندێک شوێن هەیە کە بازرگانەکان پاشەکشەی لەکەن قازانجی لێ وەرەگرن ئەبێ بزانین ئەمە هەمووی ئاگدار بێ ئەمە نیە ئەمڕۆ هەمووی دەستی کردبێ بەکڕین ڕێژەی سویبانکی دا ئەوبازیتر زێر بەرزترە بێتەوانە ئەبێ بزانی لە چ نرخێکا کڕێ بۆ نمونەوانی کە لە 3000کانە کڕیانە یاخود 2500کانە کڕیانە لە 3600 ئەمانجی هاتنە دەرەوەیانە وەرگرتنی قازانجیانە بۆم ساڵ ڕاستە ڕێگە دوورەکە لە کۆتایە پێشبینیەوەکەین بگاتە ئاسی بەرزتر زێر بەڵام بەس مانای ئەوە نییە کە ئەمڕۆ ڕێژەی سویبانکی دابەزێ ئیلا ئەبێ زێر ئەم شەو بەرز بێتەوانێ نا بۆ هەیە دابەزینێکە ڕاستکردنەوەی بکە بۆ خواردتر تاکو بتوانین لە نرخی باشتر کارە زۆر دیار و گرنگەکەیە کە زۆر جار زۆر کەس قسەی لەسەرەکە لە میدیاکە لە زۆرێک لە میدیا تاکە کەسیەکانی شەوە قسەی لەسەرەکرێکە زێر بکڕن هانی خەڵکێن گۆڕانکاری دروستە بێ زێر بەرزترە بێتەوە بەڵام ئەمە لە خاڵی سێمی تۆ ڕوونە دەرەکەوێت کە نقطەیەک هەیە تێیدا قازانجەکان ڕاستێتەوە لە ئاستێکی بەرزە بۆیە ئەتوانی تۆ لێرە ینی بە خەڵک بڵێن ئێستا ئاماژەیەکی باشە بۆ کڕین یاخودنا چونکە ئەوەی ئیبینین لە هەر شوێنە پرسیاری واکە بڕۆم زێر بکڕم کاتی زێر کڕینە ئێستا ئەگەر لە من بپرسی یاخود مەسەرم بڵێ ئەوە ڕێژەیەک سەرمایە چی پێ کڕیزێری پێ ناکرم چون من دەرفەتەکەم لە دەست دەرچێت لە 3200 ئاماژە هەبوو لە 3300 ئاماژە هەبوو لە 400 ئاماژە هەبوو دەرفەتەکە منی بەجێشتە بۆ 3600 ئێستا لەوە چێ پێم بڵێ باشە خۆ تا کۆتایی ساڵە بێتە 4000 دلار بۆچی ئەو قازانجی لەر من دڵنیانیم ئێستا ئەبێتە 4000 یاخود نابێت 4000 بەڵام بەس واقعی حالەکەم ئێستا 3700 کەی چاوەڕێی دەرفەتێکی تر بکرێت چاوەڕێی دەرفەتی ترەکەم کاتێکە نرخی تر مەسەلەن بۆ نمونە بێتوانێت ناوچەکانی 3550 500 450 تاکۆ ناوچانە بگەڕێتەوانێ چاوەڕێک پێشبینیش زۆر ئاسایی پێشبینی چونکە ڕاست ئێستا خواستی بانکە ناوەندیەکانی زۆر لەسرە بەڵام وەکوتم ئاستی هەندێک بابەت ئێستا بۆ نمونە لە داوجۆنس و نازداک و S&P 500 و ڕاستڵەوانە پێنوێنەکانیش باماشەوە هەنێ ئاسمانەی هەر بەرزبوون نییە شوێنی وەرگرتنی قازانجە ئەوە مۆسساتە گەورەکان قازانج وەرەگرن دێن پاشەکشێکن خواستی لەسەر کەمەکاتوان بۆی تۆ لە نرخی باشتری شاب بکڕیت بەڵام ئەمانەی ئەوەنی ئێستا من پێویستەکە لە 3600 کڕین بە 3600 ناوچی کڕین نییە ئەبێ بزانین لە چ نرخێکا بکڕین منەگە لە 3200 کڕی بێتم لە 3600 ئێستا فرۆشتومە قازانجەکەی وەرگرتە مانای ئەوەش نییە بەرز نابێتانە بەڵام بەس ئێستا شتەکان زۆر ناڕوونە شتەکان ئەمە بازاڕێکی ئێستا تەم و مژاویە پێویستەکە ڕاوێژی بە تایبەتی کاتێکە ڕێژێکی سەرمایەکی زۆرە ئەبێ زۆر بێ ئەوانەی لای خۆمانە کە کڕیویانە یاخود کە فرۆشتیوانە ئەنجار ڕاوێژەکەن یعنی کە کۆتایی پێ هاتۆ چیرۆکە ئەنجار ڕاوێژەکەن یا لە زەرێکی زۆرن بە تایبەتی کاتێکە لە زەرێکی زۆرن ئەنجار ڕاوێژەکەن ئیناکە لە قازانجاون ڕاوێژ ناکەن زۆر بەشیان لەو شوێنانە کە ئەکڕن شوێنی وەرگرتنی قازانجی مؤسساتە گەورەکان کەواتە بە خەڵک دوای دەنگۆ گەورەکان نەکەوێت کە ئێستا کاتی کڕینە زیاد بەرزترە بێتەوە نا ئێستا کاتیەوەیە بوەستی چونکە دەرفەتەکە لە دەست دەرچووە تەنها چاوەڕێواکەین دەرفەتێکی دیکە بێتەوە چونکە زێر هەمیشە عادەتێکی هەیە هەندێک پاشەکشاکە بەڵام بەردەوامە لە بەرزبوونەوە کەواتە تۆ ئەو کاتێک کە دەرفەت هاتەوە بۆ کڕین بەیەکەوە قسەی لەسەرەکەینەوە ئاماژە بە هاوڵاتیان نەدەین پێشتریش هەر لەم بەرنامە باسمان کرد بوو کە ڕاستی بەرزبوون و پێشبینی بەرزبوونی زیاتری لەکەین بەس ئێستا دۆخەکە گۆڕانکاری بەسەر هات ڕاستە ئەوە پێویستەکە ئەبێ زۆر وردن لەوە دروستە بەڕێز ئەحمەد قادر شرۆڤەکاری بازاڕدارەکان لەگەڵمان بووی سوپاس بۆ ئێوە بە هیوایەوەی کە توانین بێتمان بەر چاوڕوونیەک بە هاوڵاتیان بدەین زۆر خۆشحاڵم سپاس بۆ ئێوەش